بە ناوی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتەوە بە خێراتنتان دەکەین. بەڕێزان، خۆمان بە خۆشحاڵ ئەزانین بۆ بەشداریکردنتان لە یەکەمین ئاهەنگی دەرچوانی قوتابیانی پۆلی نوێمی بنەڕەتی وەک دەستپێکێکی نوێ بۆ قۆناغی داهاتویان. کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت لە ساڵی 2009 دامەزراوە وەک دامەزراوەیەکی پەروەردەی و کولتوری لە قۆناغی یەکەمیدا سەرەتا پەیمانگای فێربوونی زمانە بیانیەکان بووە. لە ساڵی 2010دا ڕادیۆی مارگرێت دامەزراوە کە ڕادیۆیەکی کۆمەڵایەتی و گەنجانەیە. دواتریش قوتابخانە و باخچەی منداڵان و دایانگە و دەستگای چاپ و بڵاوکردنەوەی مارگرێت دامەزراوە. کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت لە پاڵبەخشینی زانست و کاری پەروەردەییدا هەمیشە هەوڵی داوە گرنگی بە هەموو بوارە جیاجیەکانی کۆمەڵگە بدات. مارگرێت خزمەتێکی زۆری هەبووە لە بواری تەندروستی، ئەویش بە دروستکردنی چەندین بنکەی تەندروستی و دابینکردنی چەندان پێداویستی پزیشکی. هەروەها مارگرێت لەم بارودۆخەنە هەموارەی جیهان و کوردستانی تێکەوتووە، خەڵکی کوردستانی لەبیر نەکردووە و بە پاڵپشتی لەگەڵ ڕێکخراوی کەریمی عەلەکە بە سەدەهان هەزار دەمامک و دەستکێش و ئامێری تاقیمی بەسەر شار و شارۆچکەکانی کوردستان دابەش کردووە بێجیاوازی. مارگرێت لە بواری چاپ و بڵاوکردنەوەدا بە هاوکاری لەگەڵ دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان زیاتر لە 100 کتێبی لە بوارە جیاوازەکانی مێژوو، فیکر و فەلسەفە و جینۆساید و پەروەردەدا چاپ و بڵاو کردوتەوە. بۆ ئەم ساڵیش هەردوو گۆڤاری وەرزی وانەر و وانیاری بڵاو کردوتەوە کە گۆڤارێکی ئەدەبی و پەروەردەیی و هەروەها لە داهاتوێکی نزیکدا گۆڤارێکی تری وەرزی بە ناوی زمان و زار بڵاو دەکاتەوە کە گۆڤارێکی زمانەوانی و ئەدەبیە. هەروەها بۆ ساڵی 2020-2021 پرۆژەی 100,000 کتێبمان ڕاگەیان کە بریتی بوو لە بەخشینی کتێبخانەیەک و 100 کتێب بۆ قوتابخانەکانی گەرمیان و خانەقین و سمود و سلێمانی. تا ئێستاش ئەم پرۆژەیە بەردەوامە. مارگرێت لە بواری هونەر و ڕۆشنبیریدا چەندین ڕێزلێنانی بەدەیان پەیکەری کەسایەتیە هونەری و ڕۆشنبیریەکانی وەک حەمەڕەش و ئەمین باڵدار و بەهادی نووری و خاتونە و چەندانی تر بێجیاوازی لە شار و شارۆچکەکانی کوردستان دروست کردووە. مارگرێت هەمیشە پەیمانی داوە نەوەیەک لە زانست و پەروەردە بەرهەم بێنێت، هەمیشە لە نوێگەری و بەرەو پێشچووندا دەبێت. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، ئامادەکار و ئامادەبوانی بەڕێز، خوێندکارە خۆشەویستەکان، خێزان و کەسوکاری خوێندکارەکان، بەڕێز خاوەنی ئەم پرۆژە پەروەردەیە جوانە برای بەڕێزم کاک دکتۆر تاها ڕەسوڵ، بەڕێز جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و بەڕێوەبەرایەتی پەروەردەی خوێندنی تایبەت و ئەهلی و سەرپەرشتیارە بەڕێزەکان و هەموو ئامادەبوانی بەڕێز بە ناوی پارێزگای سلێمانیەوە پیرۆزبایی دەرچوونی ئەم خوێندکارە خۆشەویستانەتان لە یەکەم لە قۆناغێکی گرنگەوە بۆ قۆناغێکی گرنگتر، لە قۆناغی بنەڕەتیەوە بۆ قۆناغی ئامادەیی، تاکو ئامادە بن بۆ ئەوەی بچنە ناو ناوەندە زانکۆییەکانەوە و بتوانن خزمەتێکی ڕاستەقینەی ئەم وڵاتەمان بکەن. وڵات بە نەوت نابێ بە دەوڵەت و میلەت بە نەوت نابێ بە دەوڵەت، بە بازرگانی بە تەنیا نابێ بە دەوڵەت. ئەوەی کە ئەتوانێت قوڵایی مێژووی ئێمە و ڕەسەنایەتی ئێمە، شار و شارستانێتی ئێمە بپارێزێ و ئەتوانێت لە ئەمڕۆیە بمان هێڵێتەوە و گەشەمان پێ بکە و بتوانین لەگەڵ کۆمەڵگای پێشکەوتووی نێودەوڵەتیە ڕێ بکەین، هەنگاو بنین، بەرەو پاشتر بچین. کەرتی پەروەردەیە، پەروەردەیەکی ڕاست توانایی دروستکردنی بەرهەمهێنانی ئینسانێکی هەیە کە ئەتوانێت گیانی لێبوردەیی تیا بێت، دەوروبەرەکەی خۆش بوێت، خۆی خۆش بوێت، خەڵکی خۆش بوێت، کۆمەڵگاکەی خۆش بوێت، گردردونی خۆش بوێت، مرۆڤایەتی خۆش بوێت و بەم خۆشەویستیە خزمەتی بکە، ژیان ئاوەدان بکاتەوە، دەرفەتی ئازادیەکان زیاد بکە، توانای کارکردنی هەبێ بە تیم لەگەڵ هاوڕێکانی، لەگەڵ گروپەکەی، لەگەڵ خێزانەکەی، بتوانێت کاری هاوبەش و هەرەوەزی بکات،
توانای لێتێگەشتن و قوبوڵکردنی هەبێ، توانای قوبوڵکردنی جیاوازیەکانی هەبێ، توانای بیرکردنەوەی ڕەخنەگرانەی هەبێ و ئامانجی گەورە و گرانی هەبێ، خواستی ئەوەی هەبێ کە ئەستێرەکانمان بۆ دابگرێت. بە دڵنیایی ئەمە کۆش و تێکۆشان و شەونخوونی ئەوێت. دڵنیام ئەم پۆلە خوێندکارە بەڕێزە، ئەم چەپکە گوڵە جوانە ئەتوانن بەشێک بن لەو کۆمەلگایی ئێمە کە بە ئومێدێکی زۆرەوە بارودۆخی پەروەردەمان ڕۆژ بە ڕۆژ هەنگاوی باشتر نەدێ. ئەم ئێوارە لەم کەشە جیاواز و ئارامەدا خۆشبەختانە لەگەڵ ئێوەی بەڕێز کۆبووینەتەوە بە مەبەستی گێڕانی ئاهەنگ بۆ پۆلێک لە قوتابی سەرکەوتوو، بۆ پۆلێک لە قوتابی بەتوانە کە قوتابی ئازیزەکانی خۆمانن لێەوە سێرمان دەکەن لە قۆناغی نۆی بنەڕەتی بۆ قۆناغی دەی ئامادەیی کە ئێمە بەڕاستی زۆر سەربەرزی پێیان، زۆر خۆشحاڵی پێیان، زۆر هیوامان پێیان هەیە کە ئینشاءالله بتوانن ئەمانە ببنە مۆمی دوا ڕۆژمان بە قەڵەمەکانی دەستیان بجەنگن بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن و بە پەنجەکانیان ئاوازی سەرکەوتن بژەنن بۆمان ئینشاءالله. و زۆر مەبەستمانە هەر لێرەوە سوپاسی تاک بە تاکی مامۆستا بەڕێزەکانیان بکەین کە بەڕاستی ساڵی پار لەگەڵ ئەوەی کە ساڵێکی نائارام بوو لە پرۆسەی خوێندندا، بەڵام مامۆستاکانمان زۆر ماندوو نەناسانە، زۆر سەرکەوتوانە توانیان بتوانن ببنە پێشەنگ بۆ سەرخستنی پرۆسەی خوێندن لە ساڵی پاردا. بۆیە ئێمە دەستی ماندوو نەبوونیان دەگوشین بۆ هیواین کە هەمویان هەمیشە لوتکەدا بن و هەمیشە پێشەنگ بن بۆ ئەوەی کە ڕێگای دروست و ڕاست پیشانی قوتابیەکانمان بدەن. بەڕێزان، من وەکو دایکی ئاوی پیرۆزبایی گەرم ئاڕاستەی خوێندکارانی ئازیزەکەم هیوادارم هەموو ساڵێک سەرکەوتوو بن. سپاسی یەزدانەکەم کە خوا ئەو تەمەنی پێبەخشین، ئەم تەمەنەیان ببینین و ئەم قۆناغیان ببینین بەرەو قۆناغێکی تر کە قۆناغی ئامادەییە. هیوادارم یەزدان ئەو نەتەمەنمان با کە لە قۆناغەکانی ترا بە سەرکەوتووی بیان بینین ئینشاءالله. سپاس بۆ کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت، سپاس بۆ مامۆستا بەڕێزەکان، سپاس بۆ سەدەم سەرجەم ستافی کۆمەڵگەی پەروەردەیی کە بەڕاستی ماندوون بە خوێندکارانەوە.